بەردەوامی خەباتی کرێکاری لە پێناو زیادکردنی حەقدەست و مەزایەدا. لە ماوەی یەک هەفتەدا واتە لە 13 تا 19 بەفرامبار بزوتنەوەی کرێکاری لە ململانەیەکی توندا بوو لەگەڵ دەوڵەت و خاوەنکاران. ڕۆژی سێشەمە 19 بەفرامبار ژمارەیەک لە کرێکارانی فەرمی وەزارەتی نەوت کە لە شیرکەتی نەوتی فلاتی قاڕە لە سەکۆی دەریایی بێهرەنگارسەر کار دەکەن لە نەڕەزایەتی بە پێڕانەگەیشتن بە ویست و داواکاریەکانیان کۆبوونەوەیەکیان بەڕێوە برد. کرێکارانی فەرمی وەزارەتی نەوت لە ناوەندا عەمەلیاتیەکان لە هەمبەر وەڵام نەدانەوە بە ویست و داواکاریەکانیان لەوانە نەهێشتنی سەقفی موچە، لابردنی سنووردارکردنی ساڵانەی خانەنشینی، گەڕانەوەی لێبڕینی باجی زیادە، جێبەجێکردنی مادەی دەی یاسای باج و دەسەڵاتدارەکانی وەزارەتی نەوت، پێدانی پاشەکەوتەکان، لابردنی باجی زۆر لەسەر موچە، زیادکردنی ئاستی حەقدەستەکان، پێدانی پاداشتی خاننشینی و باشترکردنی خزمەتگوزاریە گشتیەکان و دۆخی دەرمان و تەندروستی و هەڵوەشاندنەوەی پەیڕەوی ناوخۆی سندوقی نەوت ناڕازین. ڕۆژی دووشەمە 18 بەفرامبەری 1402 کرێکارانی کۆمپلێکسی پارسی باشوور دەستیان لە کار کێشایەوە و بە هێزێکی زیاترەوە دەورێکی نوێی کۆبوونەوە و مانگرتنی ناڕەزایەتیان دەست پێ کرد. ئەوان بەرامبەر بە کەمی حەقدەست و باردۆخی کارەساتباری پیشەیی کرێکاران ناڕازین و داوای جێبەجێکردنی تەرحی تەبەقەبەندی پێشەکان و گۆڕینی سیستەمی دەورەیی هێزەکان بۆ 14 ڕۆژ کارکردن و 14 ڕۆژ پشوو هەروەها ڕێخستنی دۆخی کارمەندان بوون. ڕۆژی دووشەمە 18 بەفرامبار ژمارەیەک لە کرێکارانی کانگەی خەڵوزی تەزرا لە دژی جێبەجێ نەکردنی بەڵێنی بەرپرسان و لە خوارەوەبوونی حەقدەستەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. ئەوان دەڵێن بە پێچەوانەی بەڵێنەکانی بەڕێوبەرانی کانگەی خەڵوزی ئەلبۆرزی ڕۆژهەڵات سەبارەت بە زیادکردنی حەقدەستەکانیان تا ئێستا هیچ بڕەپۆڵێک ناهاتوەتە سەر حسابی کرێکاران. کرێکارانی مانگرت و کە بەردەوام ژمارەیان لە زیادبووندایە جگە لە زیادکردنی حەقدەست داوای جێبەجێکردنی تەرحی تەبەقەبەندی پیشەکانیش دەکەن. ڕۆژی یەکشەممە 17 بەفرامبار کۆبوونەوەی کرێکارانی فەرمی وەزارەتی نەوت لە بەشی دەرهێنانی نەوت و گازی ئاغاجاری و فەلاتی قاڕەی سیری بەڕەواڵی چەند هەفتەی ڕابردوو بۆ گەیشتن بە ویست و داواکاریەکانیان کۆبوونەوەی ناڕازایەتیان بەڕێوە برد. ڕۆژی یەکشەممە 17 بەفرامبار کرێکارانی فولادی هەفتەپە و خاننشینانی دابینکردنی کۆمەڵایەتی کۆبوونەوەیەکی ناڕەزایەتی هاوبەشیان بەڕێوە برد. کرێکارانی لەسەرکار خوازاری جێبەجێکردنی تەرحی تەبەقەبەندی پیشەکان و زیادکردنی حەقدەستەکانیانن. داواکاری خاننشینانیش بریتیە لە زیادکردنی موچەکانیان بە پێی ئاستی گرانی و هەڵاوسانی لە ڕادەبەدەر. ڕۆژی شەمە 16 بەفرامبار کرێکارانی ئەرکانی سالس و پەیمانکاری پارسی باشوور سەبارەت بە جێبەجێ نەکردنی داواکاریەکانیان سەلەنوێ کۆبوونەوە. هەر لەو ڕۆژەدا ژمارەیەک لە کرێکارانی هەفتەپە سەلەنوێ خوازیاری زیادکردنی حەقدەست و پێداچوونەوە بە تەرحی تەبەقەبەندی پیشەکاندا بوون. ڕۆژی هەینی 15 بەفرامبار ژمارەیەک لە کارمەندانی عەمەلیاتی شیرکەتی نەوتی فلاتی قاڕە لە لاوان وێڕای بەردەوام بوون لەسەر کۆبوونەوە و دەربڕینی ناڕەزایەتی خوازیاری جێبەجێکردنی ئەو داواکاریانە بوون کە لە کۆبوونەوەکانی پێشوودا خستوبیانە ڕوو. ئەوان جارێکی تر جەختیان کردەوە کە جێبەجێ نەکردنی داواکاریەکانیان لێکەوتەی نەرێنی جددی دەبێت بۆ بەرهەمێنان و ئەمبارکردن و هەناردەکردنی نەوت و گازی وڵات وەک سەرچاوێکی سەرەکی سامان و بودجە. ڕۆژی هەینی 15 بەفرامبار ژمارەیەک لە کرێکارانی کارگەی ڕستنی مەیامی کۆبوونەوە و خوازیاری زیادکردنی حەقدەستەکانیان بوون. بە پێی راپۆرتی سندیکای کرێکارانی نەیشەکەری هەفتەپە ڕۆژی چوارشەمە 13 بەفرامبار کۆمەڵێک لە کرێکارانی شرکەتی فولادی پارسی هەفتەپە لە بەردەم بینای فەرمانداری شاری شوش کۆبوونەوەیەکی ناڕەزایەتیان بەڕێوە برد و خوازیاری زیادکردنی حەقدەست و مەزایەکانیان بوون. هەروەک دەبینن داواکاری سەرەکی کرێکاران و مانگرتوانی خەباتکار هەفتەی ڕابردوو بریتی بۆ لە زیادکردنی حەقدەستەکان بە پێی ئاستی هەڵاوسان و سەبەتەی بژێوی ژیان. خاوەنکاران و کابینە لە بری گوێگرتن لە کرێکاران و داواکاریە سەرەکیەکانیان لە کۆبوونەوەی 11 بەفرامباری شۆڕای باڵای کاردا سەلەنێ باسی ڕەتکرانەوەی دیاریکردنی لانیکەمی حەقدەستی ناوچەیان هێناوەتە گۆڕێ. ئەوان بە شێوەیەکی فریوکارانە و پەردەپۆشکردنی بێتواناییەکانی دام و دەستگای گەندەڵی ڕژێم و خاوەنکارە ڕانخۆرەکان لە ئاسی دابینکردنی بەرهەمێنان دەڵێن کە پێدانی حەقدەستی سەراسەری یەکێکە لە هۆکارەکانی کەمبوونەوەی بەرهەمهێنان و لەسەر کاردەرکران و داخرانی کارگەکان. جێگای ئاماژەیە کە وەزارەتی ئابووری و ناوەندی توێژینەوەی مەجلیسی دژە کرێکاری ڕژێمیش دیفاع لە پێدانی حەقدەستی ناوچەیی دەکەن.
قەیرانی قوڵ یابووری لە پێکهاتەی گەندەڵ و ناکارامە و سەرمایەدارانی ڕژێمەوە سەرچاوی گرتووە و لانی کەمی هەقدەسی سەراسەری کرێکاران هیچ پەیوەندیەکی بە دروستبوونی قەیرانی پێگاتی ڕژێمەوە نییە. ساڵانێکی زۆرە کە کۆماری ئیسلامی ئەو خاوەن کارانی کە لەلایەن ڕژێمەوە پشتیوانی دەکرێن بە بیانی جۆرا و جۆر و فریوکارانە وەگەوەی کە گوایە ئەو هەقدەستە کەم و مەمرەمەژیە ئەوان هۆکاری لە کارکەوتن و داخرانی ناوەندەکانی کارە. ئاسیاق دەستی ڕاستەقینە و توانایی کڕینی کرێکارانیان کەم کردووەتەوە. ژمارەیەک لە کرێکارانی زۆر لێ هاتوو بە کۆچکردن و زۆربەی کرێکارانیش بە پەرەپێدانی خەبات و مانگرتنی بەردەوام و پشبەسن بە هاوفکری بە کۆمەڵ بە مەبەستی زیادکردنی هەقدەست و دیاریکردنی لانی کەمی هەقدەستی سەراسەری بەپێی هەڵاوسان و بەرزبوونەوەی ئاستی خۆشگوزەرانی و سەپاندنی بەسەر خاوەن کارە چاوچنۆکەکان و حکومەتی گەندەڵی کۆماری ئیسلامیدا وەڵامیان داوەتەوە هێنانە گۆڕی پرسی هەقدەستی ناوچەیی تاکتیکێکی بەڕواڵت هێرشکارانەیە، بەڵام بارودۆخی ڕژێم و ئاستی خەبات و ناڕزایەتی جەماوەری کرێکاری بە چەوسێنەرانی نیشان دەدات کەم تاکتیکە کۆن و ڕزیوە چیتر ناتوانێت پێش بەخواستی هەقدەستێکی گونجاو بۆ دابینکردنی ژیانێکی شایستە بگرێت. گروپە سربەخۆ و کرێکاریەکان و خاننشینان لە پرۆسەی خەبات و ناڕزایەتی هاوبەشەکانی خۆیاندا ڕەنگەیاندووە کە توێچووی سەبەتی بژێوی بنەماڵە زیاتر لە 30 ملیۆن تمەنە و وەک داواکاریەکی محوەری هەقدەست پێداگری لەسەر دەکات.